لە دوای گەرمتربوونی هێرشی میلیشیاکانی هەرێمی دونباسی لایەنگری رووسیا وەڵامدانەوەی سوپای ئۆکرانیا و ئاورەبوونی دەیان هەزار کەسی سڤیل بۆ ناوخاکی رووسیا لەگەڵ بەردەوامبوونی مانۆڕە جیاوازەکانی سوپای رووسیا لە نزیک سنوورەکانی ئۆکرانیا هۆشداریەکانی خۆراوە بۆ نزیکبوونەوەی جەنگ چڕتر بوونەتەوە. ڕۆژنامەی لیبراسیۆنی فەڕەنسی لە سەروتارەکەیدا ئاماژە بە وتەی دیپلۆماتێکی خۆراوایی دەکات کە دەڵێت باوەڕ بە هیچ راپۆرتێکی بڵاوکراوە ناکەم لەبارەی نیازەکانی مۆسکۆ تاوەکو کرملین بە توندی ڕەتی دەکاتەوە. مەبەستی ڕۆژنامەکە ئەوەیە ئەوەی رووسیا دەیڵێت ڕاست پێچەوانەی ڕاستیەکانە. ڕۆژنامەکە دەڵێت لە ماوەی 2 سەعات گفتوگۆی نێوان پۆتین و ماکرۆن سەرۆکی رووسیا بەردەوام هێزەمنیەکانی ئۆکرانیای تۆمەتبار دەکرد بە ئاڵۆزکردنی دۆخەکە. بەڵام دوجار راپۆرتە هەواڵگیری و ڤیدیۆیەکان پێچەوانەی پاکانی پۆتین دەردەخەن. بۆیە جان ئێڤ لۆدریانی وەزیری دەرەوەی فەڕەنسا لەبارەی پاشەخشەی هێزەکانی رووسیاوە گومانی خۆی نەشاردەوە کە ئایا دەتوانێت بڕوا بە کرملین بکات یان نا. گۆڤاری لوبسی فەڕەنسی لە راپۆرتێکیدا ئاماژەی بە 4 سیناریۆ کردووە. لەوانە کێ دەست پێشخەری تۆپبارانی سنوورەکانی ڕوبەڕووبوونەوەیە. پرسیار دەکات ئایا رووسیا بەڕاستی پاشەخشەی کردووە یا تاکتیکی سەربازیە. ئایا واشنتۆن بەڵگەی هەیە لەسەر هێرشی لە ناکاوی رووسیا؟ دوا پرسیاری جدی ئەوەیە بۆچی پۆتین بۆ خۆی سەرپەرشتی مانۆڕەکان دەکات با تایبەتی هێزەکانی بەرپەرزدانەوەی استراتیژی. سوپای ئۆکرانیا ڕایگەیاند لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا هێزە جودای خوازەکانی دۆنباس 74 جار ئاگربەستیان شکاندووە. تەنانەت بە پێڕێکەوتنامەی مینسک بۆ ئاگربەست چەکی قەدەغەکراویان بەکارهێناوە. هەمان ڕاگەیاندرا و ئاماژە بە هەبوونی 134 پارچە ئامێری سەربازی رووسیا دەکات لە ناوچەکانی دۆنێتیسک و لۆگانسک. هەر لەو بارەوە ڤلۆدیمێر زیلێنسکی سەرۆکی ئۆکرانیا جەختی کردەوە لەسەر ئامادەییان بۆ چالاکردنەوەی ئاشتی سێقۆڵی باکردەوە لەبارەی هەرێمی دۆنباسەوە. لەگەڵ بەردەوامی تۆپباران لە دۆنباس و دۆنیتسک ژمارەیەکی زۆر لە ئاوەرەی سڤیل چوونە ناو خاکی رووسیاوە کە بەپێی ڕاگەیاندراوی وەزارەتی فریاکەوتنی رووسی ژمارەیان گەیشتووەتە 61,000 کەس و لە 100 شوێنی حەوانەوەدا جێگیر کراون. 6 شەمەندەفەر بۆ گوێزانەوەیان تەرخان کراو. لەم ڕۆژە ژمارەیان بۆ گوێزانەوەی ئاوارەکان دەکرێتە 15 شەمەندەفەر. هەر لە چوارچێوەی قەیرانی ئۆکرانیادا وێنەی مانگە دەستکردەکان بڵاوبوونەوەی نوێی هێزەکانی رووسیای لە سەر سنوورەکان نیشانداوە. بە پێیەوەی ئاژانسی فرانس پرینس لە وێنەکانی کۆمپانیای ماکسارەوە کە وێنەی مانگە دەستکردەکان بڵاو دەکاتەوە ئاماژەی نوێ بۆ جێگیرکردنی ئامێری سەربازی دەردەکەون کە لە نێوان 14 بۆ 30 کیلۆمەتر لەسەر سنوورەکانی ئۆکرانیاوە دوورن. هەر لەو بارەوە بەرپرسێک لە پنتاگۆن ڕایگەاند کە لە 140 هێزەکانی رووسیا لەسەر سنووری ئۆکرانیا شێوازی هێرشکردنیان بەخۆوە گرتووە. ئاماژەی بەوەدا کە خۆناغی تێکدانی سەقامگیری کە رووسیا سەرکردایەتی دەکات لە ئۆکرانیادا بەکردەوە دەستی پێکردووە. ئاژانسی بەڵگەنامەی سەنەد بۆ بەدواداچوونی هەواڵ لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ناوەڕاستی مانگی شوبات هێزەکانی ناتۆ بە بەکارهێنانی 20 فڕۆکەی هەواڵگیری 225 گەشتیان ئەنجامدا و ڕووماڵی بازنەیەکی 10,000 کیلۆمەتریان کردووە. تەواوی خاکی ئۆکرانیا و بیلاڕووسیان ڕووماڵ کردووە و ئاماژەی ڕادارەکانی رووسیا و سیستمی پەیوەندیەکانیان وەرگرتووە و ڕاوەیان کردووە. ئەوە جگە لە وەرگرتنی وێنەی مانگە دەستکردەکان و ڤیدیۆی کۆکردنەوەی هێزەکان لە ناوچەی مانۆڕە بەربڵاوەکانی رووسیا و بیلاڕووسیادا. بۆیە گومانەکانی ناتۆ لە بەڵێنەکانی رووسیا بەردەوامە.